هۆنراوە بۆ ناوی ئیسای خۆداوەند بە ناوی خۆشەویستی بێسنوور لە ڕێگەی ئیسا. ئیسای خۆداوەند پێم بەڵێ چی بکەم؟ پڕ لە تاوانم باوکی ڕۆحیەکەم. بەس تۆ سەبووری لە ڕێگەی ئاشتی، خزمەتت دەکەم بەڵام نەک کاتی. نیشاندراوەکەم هەر خۆداوەندە، ڕزگارکراوەکەم هەر شکۆمەندە. دەترسام ڕۆژێک من لە تەنگانە، تاریک و ناخۆش وەکو بێگانە. ماندوو ڕۆحی پیس پڕ بووم لە ئازار، بە کردەوەکەم دەمی کرد بێزار. تاکو تۆ هاتی بۆ نێو ئەوینم، بەخشیت ڕووناکی بۆ من و ژینم. گوتت ڕۆڵەکەم من وام لەگەڵتە، دەشکێنم ڕۆحی پیس هەر بە بێگاڵتە. حەبەزا و بێنۆتق لە بینینی ئیسا، ئارامی گردڵم بە ڕۆحی ئیسا. ڕوڕەش بم ئەگەر نەیکەم بۆت خزمەت، لە ڕێگەی خزمەت دەی چەشم لەزەت. ئیساکەم تاکە و نابێت بە دوان، نورەکەی ئیسا ڕوخسارم دەکات جوان. ئەی ڕۆحی پاکی و شەوقی ئەبینم، پەر و باڵ دەگرم بە بوونت لە ژینم. خۆشەویستیم بۆ تۆ بەبێ سنوورە، کردەوەم لە ڕێگات بەرەکەت و نورە.